ئەمڕۆ گەنجێکمان لایە کاکە ئاکۆ سالار کە فۆتۆگرافەرە دەست و پەنجە و خامەیەکی باشی هەیە لە چرکاندنی وێنەکانی سروشدا بە تایبەتی سروشتی ناوچەی پێنجێ ئەو ناوچەیە ناوچەیەکی جوانە سێرانگەی گۆڵیان هەیە زۆر زۆر جوانە وایە هەرچەنە نەشم بینێ بەس بەڕاستم بە فۆتۆ بینیتە هەم مەرزی باش ماخ و کۆمەڵک ناوچەی زۆر زۆر جوانیان هەیە لەبەرەوەوانە هاوکارن بۆی تۆ بتوانی وێنەی جوان بگی کاکە ئاکۆ سالاری فۆتۆگرافەر ئەمڕۆ لە پێنجۆنەوە هاتی زۆر زۆر بەخێر بێی بەخێر کاکە ئاکۆ سەر چاوان ماندوو نەبووی لە پێنجۆنەوە هاتی وەڵاهی زۆر زۆر لە شەساغ زوزی بۆ سلێمانی دیارە بۆ وەڵا زوو دێم بەخێر بێ سەر چاوان سپاس بۆ میوانداریە بەیانی ئێوە و بەیانی بینەرانیش باش زۆر سپاسانەکەم برادران پێیان وتم وتیان زوو وێنە و فۆتۆ نێری بۆ پیجی کورساتیش ئەرەوەڵا وانە بەڵێ زۆرە یاداینەوە هەر بەردەوام کاکۆ ئەنجاویسمان پشتی ئەو وێنانی کاکۆ کە لە پیجی کورساتەوە ڕۆبزانین کاکۆ چیە چەندێکە خەریکی کاری فۆتۆگرافیت من تەمەنم 19 ساڵە خەڵکی گوندی بێماوەی سەر بە ناحی گەرمەشی قەزای پێنجوێنم ماوەی 2 ساڵە بێ کاری فۆتۆگرافیەکەم سەرەتای دەستپێکردنم ئەوە بوو کە لە ناو گوندا ئەژیامەتر حەزم کرد ئەو سروشتەی کە هەیە من ئەیبینم خەڵکیش بیبینێ زیاتر بەربڵاو بێتەوە تر سەرەتا بە موبایل دەستم پێ کرد دوای ئەوە بڕیارمە کامێرایەک بکڕم شتەکان بە شێوازێکی جیاوازتر نیشان بدەم دوای ئەوەی تر دەستم کرد بە کاری فۆتۆ و بەناو سروشتی قەزای پێنجێنە ئەگەڕام ئەو دیمەنە جوانەی ئەو دیمەنە شاراوی هەبێ ئەم گواستەوە بڵاومە کردو چۆن فێری فۆتۆ بووی تۆ بۆ نمونەیە یەکەم فۆتۆکە چرکانوتە و کەسانێکە بووم پێیان و توی فۆتۆکانە زۆر جوانە بۆ پەرە بەم توانایان و نایە چۆن بکەمێ باستیوانە شوان بۆ بکە یەکەم فۆتۆ وێنەی سروش بوو هەر بە وێنەی سروش دەستم پێ کردووە دوای ئەوە کە ئێوارەکەی ئەو وێنانم بڵاو کردەوە بۆ ڕۆژی دواتر سێرم کرد خەڵکێکی زۆر سەیری کردبوو لە شوێنێکی زۆر بڵاو بووبیەوە دوای ئەوە زیاتر دەستم پێکرد منیش دوای ئەم 2 ساڵە بیرم لەوە کردوانێک کە بەو گوندانەی قەزای پێنجێنە ئەگەڕێم بەرنامەش بکەم بە ڤیددیۆ ئەو دیمەنی ئەو گوندانە کاروباری ڕۆژانە بەڵێ ڕکۆرد دەکەیت و ئەرشیفێکی بەڵێ ڕایەکەیتەوە وانە ڤیددیۆکانش بڵاوکەیتەوە پەتاتۆ تەماتی پێنجۆن زۆر بەناوبانگەوانە تۆزان فۆتۆشە هەیە لە پەتاتە ئەرەوەڵا کاتی پەتاتە چنینەوە ئەگەر فۆتۆکەی بگری یان خۆشە لێکیتەوە وەڵای حەزگەم فۆتۆکەی بگرم ئەرەوەڵا خۆش لێکیتەوە وەڵا بەتەشیت سنووقێکیش بە ئەوڵامە ئەم گوڵاڵە سوورێژ ئەمە پێنجێنە ئەمە هەر پێنجێنە ئێمە کوێیە ئەمە کەپرێکە لە دەشتی تاتان هەر لای پێنجێنەکات هەر لای پێنجێنەکات باشە کاکۆ فۆتۆ چرکاندن کۆمەڵێک تەکنیک و بابەتی هەیە کە پێویستی بۆیە کە بە تاوەتی شارەزابیتیایە تۆ چۆن فێری ئەو بابەتانە بووی وەڵاهی من هەر حەزی خۆم بوو تا ئاسەکانە هیچ قولات و دەوراتێکم نەدیوە فێرکاریشم نەبینیوە بەڵام ئەوە جارجارێک نەبێت لە برادەرێ شتێک داواکەم بۆ بەرنمەیە کرد لێ شارەزانە بم هەر ئەوە ئێنا حەز و ئەزمموی خۆمە مادام حەز لە کارەکەی دڵنیام زۆر سەرکەوتوترەبی لە ئێستا شەرچەنە ئێستا زۆر سەرکەوتی فۆتۆکانت زۆر تایبەتە زۆر جوانە بەس لە ناو سروشتە حەزەکەی ڕستمی سروشتە و بابەتانە بگریتەوە زیاتر حەزم لە ناو سروشتە باشە یەکەم جار مۆبایلم پێ بۆ دوای کردومە بە کامێرە جیاوازی فۆتۆی مۆبایل و کامێرە چییە ینی بۆ دەرکەوت لە کوالیتەکەیەتی یان لە گۆشەکەیەتی لە کوالیتەکەیەتی لە گۆشەیەتی ئەو فۆکس و زوومەی کە کامێرایکە موبایل نایکات ڕاستە ئەو کوالیتی کامێرا هەیەی موبایل نیەتی ئەوە کێشەکەیە باشە کردوتە بە پیشەی خۆت یان کارێکی ترەکی لە پاڵەمە کاری چی جارێ نەم کردو بە پیشەی تەواویم بەڵام هەوڵەیەم بیکەم بە پیشەی خۆشم باش هاوڕەکانە نیانوتە وڵای دەست و پەنجە زۆر جوانە عادی فۆتۆیەکمان بۆ بگرە بەرەوەڵە وەکو من و ئاریکە وانە وەکو من و تۆ بەدای لێ نەگەین فۆتۆیەکمان بگرێ ئێستا ئەتوانین فۆتۆیەکمان بگرین بە سەرچاو چی بکەین هەستی نیان دانیش بەدانیشتانەوە بەدانیشتین بەڵێ ئەگەرشەڵمانە سێنی کێشانی هەڵ ئەو نزیکە بینەوە لەو سروشتەی پشتەمان ئەوە کێشەی نیە هەر بۆ شێوە تر خۆشتان شوێتان بە باش ڕزانن تۆ خۆ بزانم وێنەکان چۆنە دوای پیشانی کامێرێک شین زین چی بکەین
سەیری کامێراکە بکەن سەیری ئێ بکەین نانە ئێرە ئەی تۆ باش بەڵێ. باش تەواو بەڵێ مەزبوط مەزبوط ڕووناچی هەموو شتێک تەواو با ببینی فەرموو ئەنجام ئەمە ناخۆشترین شتەوانە ئەمە ناخۆشترین شتاڵەن باەکانمان ببینینەوە دەنشەکە بۆی ڕستمی سروشتەگرێ بۆی کەس داوایەوەی لێ ناکاکە با فۆتۆکانەکانمان جوانە لای من جوانە نازانم ئەوە چی بوو بۆستە نەما کاگاری لە قەباب بیکەمە سەر شاشە تا لەسەر شاشێ لەسەر شاشە بەڵێ بەڵێ زۆر جوانە دەستە خۆش جامای بۆمان بنێرەرەوە تەکلیفی خەڵک زۆر زۆرەوەیە لە کاتی وێنەگرتن ئادی وێنێکمان بۆ بگرا کاگاکۆ هەستەکەم هینی ئەوەیە تۆ ئیتر ئەتەوێت لە ناو سروش تا ڕاستم بگری وازت لە فێنا بۆی خەڵک بێزارە نەکاون نەوەڵە هەر حەزی خۆمە زیاتر لە ناو سروشتا باشە کەسە بۆ نمونە وێنەی تەخەڕوج بێ وێنەی زەواج بێ هاو سەرگیری بێ ئەم بابەتانە پێ بڵە بڵەوەرە فۆتۆمان بگرە ئەو کارانە زۆر پێمەڵێ بۆ وێنەی تەخەڕوج بۆ هەموو ئیشەکان چوو وێنەی تەخەڕوج وێنەی بکوزاوە بەڵام ئەو یعنی هەموو کات ناچم بە بەردەوامی بەڵام ئەو حەزێک کە زۆر هەتە بۆ سروشتە ئەو حەزی زیاتر هەموو بۆ سروشتە باشە هەستەکەی ئەو فۆتوانەی کە تۆ ئیچرکێنی لە چه وەرزێکا جوانترین فۆتۆ چرکانەوە تۆ وەڵاهی من لە زیاتر لە وەرزی زستانە بەڵێ چکە لەو کاتەیە بە تایبەتی سەیرانگای گۆڵێ کە چووم ئەو ئەو کە ئاوای کە هاتوۆتە خوارەوە هەمووی بووە بە سەهۆڵ تیاشی بۆیەک لە فۆتۆکان تایبوو پێینیم تۆ باشەک پرسیاری تر ئەو چلورانە کە ئەیبینی یەک فۆتۆ لەو شوێنە یاگری یان چەند فۆتۆیەک لە یەک کادرمە بەسمە نەک بۆمانەیە کە تۆ بچی بۆ سەرانگای گۆڵی یەک فۆتۆ بگیری ئەو کادری کە تۆ بەلاتەوە جوانە ئەو وێنەی کە تۆ بەلاتەوە تێ بیکی بە بخیتنەوە کامێرەکەتەوە یەک فۆتۆ یەگریان چەند فۆتۆیەک چەند فۆتۆیەکێگرم لە چەند گۆشەیەکی جیاوازەوە بۆ ئەوی دوایی کامە جوانتر بوو ئەوە هەڵبژێرم هەر لە یەک گۆشەشە چەند فۆتۆیەگەگرم بۆی ئەگەر تەڵق بوو ئەگەر ڕووناشی یان تاریکی شتێک بوو یەشێکیان بتوانم هەڵبژێرم زۆر باشە لە داهاتوە ئەتەوێت بۆ منە چۆن گرنگی بم کاری خۆت بێ وەکو پیشەیەکی سەرەکی خۆتی لێ بکەیت چۆن ئەتەوێت زیاتر خۆت پرۆفیشناڵتر کەی لە کاری فۆتۆگرافەریە وەڵاهی زیاتر پێویستم بە پشتگیریە ئەگەر پشتگیریم بکرێت منیش زیاتر بەرەو پێشە ڕۆم باش تا چۆن دڵخۆشەبی لە کاتێکا کە فۆتۆکانی تۆ لە یەکێک لە پەیجەکانە بڵاوەکرێتەوە لایک و کۆمنتی زۆر وەڵاهی هەستێکی خۆشە بۆ من ئەو وێنە حەزەکەم من زیاتر حەزەکەم خەڵک سروش ببینێت ئەو دیمەنە جوانانەی کە هەیە بیبینن کەمێک دوورکەونەوانە ینی لەم بڵێن ئەم ژینگە پیسە و کێسەڵی ئەرەوەبایل و تۆزێک بە دیمەن و سروشتە جوانەکان ئاشنابینێتە تۆ باسی ئەم وێنانەمان بۆ بکە چیرۆکی ئەم وێنەیە چییە؟ بەڵام وێنە وەرزی هاوین گرتومە کاتی شت و کاڵکردن لە قەزای پێنج ژوێن کاتی تەماتە چنینە باشە منیش لێەوە ڕۆشتم سێ سنوقی هەڵگرتە بوو خێرا کامێراکەم دەرهێنا و ڕسمم گرت باش ئەمەش سلێمانیە باڵە باشانی تۆ ناوەسی پرسیار شوێنە وێنەی خۆتەگری لە هەر شوێنەکە شتێکی جیاواز ببینم یەکسەر وێنە یەگرم چی شتێک فۆتۆ مەسەلەن ئەڵێ ئەم فۆتۆیە جیاوازە لە فۆتۆی کەسێکی تر ینی بەچی جیاکەیتەوە چاوی خۆت ئەڵێ من چاوم جیاوازترە لە چاویەکێکی تر چای من جیاوازترە بینە لە چاویەکێکی تر بەتاشیت وانە بەتاشیت وایە چاوی فۆتۆگرافەر جیاوازترە لە چاوی کەسێکی ئاسایی جوان ئەمە گوڵاڵە سوورەکانی گوندی بێماوایە گوندەکەی خۆتان باڵێ ماشەڵە وڵا گوندەکەشتان خۆشە ئەرەوەڵ ئەمە کەپرەکە بوو کە کەپرەکەیە تۆزێک لایەکیمان لێ دیار نیە تۆزە نازانی هەمووی نەگە نابینیم بە تاڵتی ئەمە لایەشێتی دیارە ئەمە چەندێک وەستای تام دوو چۆلەکەی وەستام وەڵاهی چەند وێنە وگرت چەند وێنەی ئەم چۆلەکە بەڵێ چوار وێنەی ئەم چۆلەکەم کرد بەڵام دە دەقە بۆی وەستام تاوەکو هات ناویە ئەو پرسیارە ئاری زۆر کات ئەو کەسانەی سار خۆشمان کە بە یەکێک گەڵی نەڵین فۆتۆیەکمان بگرا
ڕەنگە زۆر کات دەوێنێ بگرێت لەناو ئەو دوێنەیە یەک دانیانە زۆر بەدڵ بێ ئەی تۆ کاتی بۆ منە میمۆریەکە لاواسێ ئیتر تاو فول بێ و ئەوە شاد 4-5 ڕسم زیاتر هەڵبژێری وە ئەگەر بچمە شوێنێکی دوور تقریبی 100 وێنە زیاتر ئەگرم بۆ ئەوەی یعنی ئەو ڕێگا دوورەی کە بڕیومە بەزایە نەڕۆ وتت ڤیدۆش تۆمارەکەی وانە ڤیدۆی گوندەکان و شتی جوان و بۆ کێڵان بێ پەتاتە لێکردنەوە بێ تەماتە لێکردنەوە بێ بەرنامەی دادەکانەکەم بەرنامەی بۆ نمونە هەمەڕەنگەکەم کە کەسێ ئیشێکی جیاوازی هەبێ ماشە بەرنمەیان لەسەرەکەم خۆشم پێشکەشکاریەکەم خۆشم کامێرەمانەکەم هەر حوت ئیشە لە عربە لە سەبا سەنای تۆ حوت ئیشەت هەیە دەستە خۆش هیوادارم پرۆگرامی ئێمەش هەندێک ڤیدۆشتمان بۆ بنێری باشە بە سەرچاو بەڵێن بێ بەڵێن بێ تەواو تەواو ئەخە چاوەڕەتەکەی ئەتر لەمە دو فۆتۆکانی خۆ ڤیدۆکانە لە پرۆگرامی ڕۆژێکی نوێەوە بۆمان بنێرە و ئێمەش تۆنەوەت پشگیری ئێمەژەوە پشگیری دەکەین بە بڵاوکردنەوەی بەرهەمەکانی زۆر دەستەکانتان خۆش دەستە خۆش بێ سپاس بۆ تۆ سپاس بۆ ئەوەی کە لە پێنجێنی ئازیزەوە هاتی بۆ لای ئێمە ماندوو نەبی زۆر سپاس خۆشەویستیشمانێ بۆ هەموو دەستەکانتان خۆش بێ دەستە خۆش